من جەمیل عەزیز دانیشتووش قەزای حاجیاوە نزیکەی 15 ساڵە ئیشی من ڕسەق فرۆشیە و بەقاڵی بڵێن ئێمە بە حکمی ئەوەی کە ئێستا جەوساردا لە دوای عەسرانەوە یاخود دەمە و ئێواران دێن ڕستەکانی خۆمان لە حەلوابار دەکەین و دەیبینەوە بۆ مەیدان. پیشەکەشمان وەکوەوە کە پشتاپوش بێت چونکە پێشتریش بامەرەی پیشەی کردو و ئێستاش ئێمە ڕستەکەمان گرتووە. من دەرچووی زانستی فیزیام لە مەرحەلە 1 و 2 لە دۆخ و مەرحەلە 3 و 4 لە زانکۆی سەلاحەدین لە هەولێر. خەون و ئاواتی من ئەوە بوو کە ئێستا لە خوێندنگاکان و لە پەروەردە بووبامە هۆکارێک بووبامە کەسێکی کاریگەر کە بتوانم چەندان کەسی کاریگەر و باش و نەوەیەکی باش بۆ کۆمەلگاکەم و شارەکەم دروستکەم. بەڵام بەداخەوە ئەم سیستەمە ناحوکمڕانیە وای کردووە کە خەونی من و هەزارانی وەکو منی لە گۆڕناوە. ئەوەی بەلای ئێمەوە زۆر جێگای باخە ئەوەیە کە لەگەڵ خەڵکەکە یاخود لەگەڵ هاوشاریان چۆنیەتی بین نەک چەندەتی. ئەوەی بەلای ئێمە میمە شتەکانمان جوان بێن ڕێک بێن و لەگەڵ خەڵکی خۆمان و شارەکە و ئەو مشتریانە کە ڕوومەتە دەکەن بگونجێن. بیرپەعلیش گونجاوین سپاس بۆ هەم بۆ خەڵکی شارەکە و هەم بۆ ئەوانەی کە مشتریمانن. دەمەوێت هەر لێرەشەوە سپاسی هەموو ئەو کەسانە بکەم کە لە کارە خێرخوازیەکان و سندوقە خێرخوازیەکان هاوکار لەگەڵمان، چونکە جگەلەوەی کە ئێمە ڕۆژانە بژەوی خۆمان لەسەر ئەم دوکانە دابین دەکەین بوونێتە هۆکارێک بۆ ئەوەی کە دەیان خێزانێتتر ڕۆژانە پێداویستیان ڕۆژانەیان لێرە دابین بکرێت لە ڕێگای خێرخوازانەوە. نزیکەی ئەوە 15 ساڵە بڵێن ئیشی خۆمە، یعنی ئیشەکە وای لێ هاتووە لەگەڵم کە بڵێم ئەگەر ڕۆژێک نێم یاخود بۆم نەگونجێ لێرە ئامادە بم تۆزێکەڵ و دڵتەنجیە وەکو دڵگرانیەک بۆی دڵگران دەبم بۆ ئەو بازارە، چونکە لەگەڵ ئەو بازارە ڕاهاتووین. هەروەکو باسیشم کرد بەداخەوە دەبووە ئێستا ئێمە لە خوێندنگاکان و لە شوێنە پەروەردەییەکان بووباینە و بەو زانستەی کە پێمانە و بەو زانستەی کە خوێندیمانە بمانتوانی باە هەزاران ڕۆڵە پێ بگێنین کە ببنە جێگای شانازی و ئەم سیستەمە حکومڕانیە بەداخەوە وای کردووە کە هەرچەندە لە کەرتی حکومیش دامەزراندە نەبێت دەبووە حکوومەت بیری لەوە کردباوە کە لە کەرتی تایبەت هەلی کاری بۆ دەرچوان و بۆ گەنجان و لاوانی ئەم وڵاتە بڕەخسەن بە ئیشەکە ڕاستە ئیشێکی گران و ناخۆشە، بەڵام سپاس بۆ خوا لە ئیشەکەم زۆر ئاسوودە و مرتاحم، چونکە جێگای شانازیە بۆ ئێمە ئیشەکەمان ئەوەیە کە بە ڕەنجی و بە ئارەقەی نێوچاوانی خۆمان ئەم پارەیە یاخود ئەم ئیشە دەکەین بۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە پێی دڵخۆش بووین و بێتە جێگای شانازی بۆ خۆمان. و ئەوەی لە کۆتاییدا دەمەوێت بڵێم ئەوەیە کە هەرچەندە گەنجان و لاوان و دەرچوان بێئەمەل بن یاخود هەرچەندە ژیان سەخت بێت یاخود قورس بێت، ئەوە ئێمە دەبێت پشتمان قایمتر و دەستمان بە ئەستورتری بیدەینە بەر ژیان و چۆک بۆ ژیاندانە دەین. هەمومان ئێمەی دەرچوان و گەنجان و لاوان ببینە هۆکارێک بۆ ئەوەی کە ببینە هۆکارێک بۆ گۆڕانکاری لە هەموو سێکتەرەکانی ژیان و لە وڵاتەوە بە هیوای ئەوەی هەموو دەرچوان و گەنجان و لاوانمان ببنە کەسانی کاریگەر و باش و بۆ ئەوەی ببنە خزمەتکاری وڵات و شار و نیشتیمانی خۆمان.